بۆ زیاتر ناساندنی ئەم ماڵە جوانەی کورد لە هۆڵەندا گرنگی زیاتر بە ماڵەکەەوە بەکار و چالاکیەکانی بە باسکردنی و بە ناساندنی بە ئێوەش ئێمە میوانداری ڕۆژین خەلیلمان کردووە کە سکرتێری دەستگای ماڵی کوردیە لە هارلێم ڕاستەخۆ لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمانە بێ خاتونبانیت باش ڕۆژێکی باش بۆ تۆ بەو هیوایم کە بە تەندروستێکی باش و بەخۆشیەوە ڕۆژەکەتان بەڕێ بکەن بەم خۆشە باسێکی دەستگای ماڵی هارلێممان بۆ بکەیت. بەیانی باش سیاوەتکەم بەیانی باش مالک هاوەیە لێرە کوردی خات و ڕۆژین دەنگت باش نایەتە لای ئەمە تا گرفتەکە چارەسەرەکەین منە چمە لای بابەتێکی دیکە کە باستی ئەوواکەین لە هەولێر فرۆشیارێکی ئاژەڵان مارەکڕێ و ئەیفرۆشێتەوە شەر نییە فرۆشتنی ئاژەڵ هەر ئەوانە بکە ئەمە پێی ڕاهاتوینم فرۆشیارە ئاژەڵی لەناو ئاژەڵەکانە مار ئەکڕێ کە فرۆشیارێکی ئاژەڵە و نزیکەی 5 ساڵە کڕین و فرۆشتنی مارەکات مارەکان ماڵین زەرریان بۆ مرۆڤ نییە و ژەهراویش نین زیان بە مرۆڤ ناگەێنن هەندێک لە مارەکانیش نرخیان لە نێوان 5 بۆ 6,000 دۆلارە. ئەو مارە ئەمن بەخۆم هیوایەتم مارە بەخێو دەکەم ئەو 5 سارە ئەو مارە زۆرشی پایسۆنی پێدەرێن زۆر گەورە دەبیتن ئەوە تقریبان وەزنەکەشی ئەوە کێشایتمان لە نزیکەی 40 کیلۆ ئەوە ئەها چەند قورس تەنگە نەفەسی کردیمە ئێستانگەوەها دەیبینن لەوانەیە دیار نەبیرنەوە ئەوها قورسە زۆر قورسە ئەوە 4 مەتریش بەس درێژە ئەوە یعنی مارەشی زۆر جوانە خەڵکەی زۆر عەزی لێیە دێ ڕسمی لەگە دەگری ڤیدیۆی لەگە دەگری ئەوە هیوایەتە چ خۆشم بەخۆم مەرەقمە بەبێ مار ناتانم 5 ساڕە هەیتمە مەعەدەل لە مارەش بەخێوی دەکەم هیچ زیانی نییە ژەهری نییە بەس ئەو خواردنی قوت دەدا دەخوا قوت دەدا بری ژاهریابی پێدوە دەدا ئەوە بەس زیینێ لۆ جوانیە ئەوە لە ئەوروپا دێتن لە هۆڵاندا دێ لە ئێران دێ لە دەوڵەتەکان دێ و ئێرکوانێ لە ئوستورالیای دێ ئەوە لە 2 وەرەقە دەست پێ دەکە گچکە هەتا 5 وەرەقە 6 وەرەقە دەفتەریش هەیە بەس گەورە زەخم یعنی لەوەی زەخمتر ئەنواع سەعر هەیە بستێک دەبوو لام بوو ئێستا کە تقریبانەوە مەتر نیوەک دەبیتن یعنی زەڕیشی نییە ئەوە بێزەڕە یعنی خەڵکەکە دەترسێوە دەزانی مار پێوە دەدا ئەو مارە پێوە نادا ئەوە ماڵیە بێزەڕە ماری خۆمانەشم هەبوو پێش هەفتێک پێش ئێستا هەموو نەممە بەڕێم کرد ئاینە خۆم ماڵیم کردبوو ئیدەشتێ بووی خۆمان ئەویش بێزەڕ بوو ئەوانیش هەیە پێوە نادا ها هەموو مارێک پێوە نادەم کە ماری ڕەشەیە ماری ڕەش ئەمە چەند جار بەخێوم کردیا ئەو مارە ڕەشە زۆر زۆر بە سوودیشە ئەو مارە ڕەشە چ دەکا بەس ماری ژەهراوی دەخوا خواردنیان دەدەمێت تەرتیبات ئەی خاوێنیان دەکەمەوە ئەگەر نەخۆشکەون ئاینم دەبەمە دکتۆری ینی عیلاجی خۆی هەیە ئەوە بە سەرمایە مار زۆر قرسە بە سەرمایە سڕ دەبی مار سڕ دەبیتن دەبی جێگای گەرمکەی ئەمە سۆبەی لۆ پێ دەکەم هیتەری لۆ پێ دەکەم هاوینانیش ئەوها زۆربەی جاردەی شۆم ئەوها لە ئاوی پێدا دەکەم یان جێگای فێنک دەکەم شکەوە پێویستی بە جەوەشی تەبیعیە ئەمە جگەل لە ماریەوە ئەنوا ئەشکال تەیری تواریش دەکڕم دەفرۆشم بە خێو دەکەم ئیشەکەم عامە یەک لەوانە ئەو مارەکانە هیوایەتی خۆمە و مشتری خاصشمەیە خەرق دێ ناوە دەیکڕی هەموو شتەکەم هەیە ئارەزوێکی تایبەتە کە هەموو کەس ناتوانێت ئەوە بکات و ئەو حەزەی هەبێت و زۆر جارێمە لە تەلەڤیزۆن شۆناوێرین سەیریکەین بەڵام تر خەڵکانێک ئارەزوی تایبەت و سەرنجڕاکێشیان هەیە دێمەوە لای میوانەکەم خات و ڕۆژین خەلیل لە ڕێگەی سکایپەوە لە هۆڵندا ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت کە سکرتێری دەستگای ماڵی کوردانە لە هارلەم خاتون ئەگەر گوێت لە پرسیارەکەی سەرەتا بوو بێت پێم خۆشە باسێکی ئەم دەستگا جوان و پڕ ڕۆشنبیری و فەرهەنگ و کللتورەی کوردیمان بۆ بکەیت چۆن بەڕێواچێ کارەکانتان چۆن نەتوانن بەردەوامی پێ بدەن
بله بياني باش جارك ديجي سباسي ودكم وكم إيرو بشدار بونا بناوي مالا كردي الشاري هارلم الولاتی هولندا بله مالا كردي دزگاه كسيفيلا چي بنگهاوي بارتي تينينا بشيواكي ام كاردكن بو هر چر پارچه كردستاني كل في ولاتي كودجين ور وكغوتي ام الاوروبا دجين كرد الحمي وخدورا مدنا هاف و اف دبيج مرا درفتكو ام تمو دايم ام چالاكي ما دواري مالباتي دبن دواري هفدو ناز بكن وملات كاربي بهتر سر كرديتيا خوا بسكني وبهفرة كاربكي وخشيا في ولاتي جي وكا كل كردستاني دجين تديد ام جلفا ولاتا ام كوچبر بونا وهر كسي دركي هاتيا و ام بيجن ملاتي مجي الفا ولاتا بشكل دوري هاف دروني ودجي ابن جهزي كو هر ام كمالي كرديه محاضر كريا كو اب ملات كهربي ام بيجن برنگه كي بي ام بيجن زورداري هفدوروني و ام جي بوارا آماده بن ميزن كابي ويستا واتشيا مالباتي كردي چت خوازن زاروكي كردا چت خوازن وهر وسا ام هر كسي زانه الفا ولاتا ام ددنا هف و ام بوارا داخفن ام بيجي كابي ويستي واتشيا و ام آريكارن كو ام بزانه كا خوني واكسا چل في كوچبريه ام جواره آريكار بن و ام ملجي وابد ناسين وكوديت بروجرام جي او حاضر بده مرة الوچالكيا مكري في رنگي ام تخوازن کار بکن بله باشە خات و ڕۆژین ئەو چالاکی کە ئەنجام درا دوایین چالاکیتان لە چی و چیا خۆی بینیەوە کێنەوانی کە بەشدار بوون و پێم بڵێ تەنها هونەرمەندانی ناو هۆڵندا بەشداریان کردبوو یاخود هونەرمەندانی دیکەش لە شارەکانی دیکەی یاخود بڵێن کوردانی تاراوگە بەشداریان تیا کردبوو بله هر وسا هر پروگرامی که ام کار پیتنن ام دانستاندنه به هر کسی رتکن یک بدوی واریده زاننا و کارن آریکاریه بکن کمبلات بوا و بهتر وری گریدان و جناب ملت مکرداده جهه کی پیوست هست همش وقتیش آلمانیا بشدار مش بلژیکا بشدار بون ور حاصل ام بیجن هر چاله کی عمل شد به ام مزین که چه باشه پروگرام را کو ام بدنا خویا کرن نه برنگێکی تەنێ بێ بە هەمی ڕەنگا بێ هەر ڕەنگ ژیانە مە خۆشتر دەکێ و بنگەها مەژی مەگوت هەر تش بە کوردی خۆشە باشە خات و ڕۆژین زۆر جار کوردانی تاراوگە بە تایبەت هونەرمەندان گلەی و گازەندەی ئەوەکەن کە یەکگرتوونین یەک دەنگ و یەک ڕەنگ نین هونەرەکەیان بە شێوەی پەرپەرت و جیاجیا بڵاوەکەنەوە پێیان خۆشە لە شوێنێکدا هەمویان بە یەک ئاراستە کار بکەن بۆ ناسهاندنی کورد و کوردستانیان ئایا دەستگای ماڵی کوردان توانیوێتی ئەو کارە بکات کە هونەرمەندان هەمووی یەک بخات هێڤیامە ئەوە ئارمانجەمە ئەوە ئەم سەروی کاری شەڤ ڕۆژ کار دەکەن ئەم دەخوازن مڵەتژی خۆلدۆرە مەبدێ هەڤ و ئەم هەمی بهەڤرە مالە کوردی بتەنێ نکاری بیکاری بکێ مالە کوردی دەبێ ئاریکاریاوێ ژ مڵەتجی وەرێکردن و ژ هەر کەسی دوی واریدە و پێویستە و باوەریە دەدێ کو ام بهفره بیکاری بکن ام کردی کرمانجی جد بجن دستک چپکا بتنی ناده بجد دوی ام همی بهفره آریکار بن هر کسی بخوازی دوی وارد کار بکی و مر آریکار بی ام دباکن و کرم کن اف مالا کردی مالا و حمیایه باشە خات و ڕۆژین بۆ پێی کە حکوومەتی هۆڵەندا ڕاستەوخۆ پشتگیری ئەم دەستگا گەورەیە کە دەستگای ماڵی کوردان چ کاریگەری و ڕنگدانەوەیەکی هەبووە لەسەر بەرەو پێشچوونی هونەر و کولتور و ئەدەبیات و فەرهەنگی کوردی بله دما اف مال کار آماده کریه بێژن تەمەنە 4 ساڵە ئەم سەرکار دکن پێشیاوێ 2 ساڵە ئەم دوواری ئەم بێژن حاضربوونە vê dezgehê û çawekî her tişta baş em karibin bikin û diva welata jî em Kurda bidin xuyakirin û ne em koçberin em ji bo xwarin û avê hatine li va welata jî em hatine ji bo zilm û zordariya ku welatê me ku tê kirin ji dijmin
نابمەدا gelek xelkê rêkopêk hene Kurcî mixabin weke gotin ku têne va welata ku alîkariya we newê kirin biçekî xwe ji bîr dikin. Zarokê xwe biçekî ke guhdana ziman û vî tiştî ji bîr dikin. Bije ev tişta em bêjin ku mala Kurdî bi şêwekî qanûnî em bêjin di va welata de pêwîst e ku her kesî li va welata bijî divê alîkar bê vî welatî re. Jiyana vî welatî jî karibê pêk bînê, karibê di vî welatî de kar bike, karibê vî welatî de zarokê xwerakê hege demê pêş de ku kar û barê wa pêş neket dibe sedema ji vî welatî re gokarekî nebaş bi va kesa tê xuya kirin. Em naxwazin biletê me Kurdê li va welata dijî wî şonî werê xuya kirin. Em dixwazin bi rengekî her baş û her pozitif em dibêjin va welata de kar bike û xwe bidê xuya kirin çi qazane ye, çi cem heye û çi dikarê bidê. Yani em jî dibêjin ev welat jî Kurdistan e. بەڵێ Çikû em Kurdin, ew Kurdistan dilê me de belê. باشە خات و ڕۆژین پێم خۆشە بزانم ڕۆڵی ژنان چییە لە تاراوگە بە گشتی و لە ناو دەستگاکەش دەستگای ماڵی کوردان بە تایبەتی لەوێ ژنان ڕۆڵیان چۆنە ئاستی بەشداریکردنیان لە چاوەڕوانی خەڵکدایە؟ بله ام راستی بجن مالا کردی هم پیا و هم جن به هفرایه نه تنه جنه چکو جن بتنه نکاری هر کاری بکی کو از الخوا بجم از کجنک از 5 روزه کاری بیانیت کم و از 7 روزه کاری مالا کردی دکم دوی پیشگاه من آریکاری من وری کرن مال علی پیاوه و جن و پیاد مالا کردی ده هر دو که جه گرتیه ام هر دو جه دوره آریکارن ام پشتا هفدو دگرن ام دخوازن هر دمی ام به هفره کار بکن چکو جن تنه نکاری کار بکی و پیاجب تنه نکاری کار بکی دوی وارده جی اف ملاتی بیانی ام بیجن گلک آریکاریا جنید کی نه مثلا تا ام بیجن والله جن تنه الوی ولاتی جی نه جن دوراوی هیا جو جن دایکا جن کچا جن وگوتی جن مالیه و هم ام بیجن مامۆستا زاروکیه بله و پیاره جی گلکی دوراوی هیا آریکاره و دوی گوه المال خوب که به هر شیوای ام دوی واریدت بیجن جن گلکی گرنگه بەو هیوام هەمیشە سەرکەوتوو بن خات و ڕۆژن خەلیل من خۆشحاڵ بووم کە میوانی پرۆگرامەکەمان بووی بە هیوای سەرکەوتن و چالاکی بەردەوام بوونتان زۆر سپاس دەکەم جەنابەت و قەناتی کوردستان 24 زۆر مەمنونم سپاس